درباره به مشاره تمام نکردن جوتسایده که 1 کیلومتری و که برای آنها نوچگاهان مجی آماده کرد بود ما 7 ماهان اگر چند کیلومتر بان و چند دم پیرا لازم با درباره به مشاره ما میوانه که برز اندازیار فریدون زنگنه رببر شاروانیا کرکوکی کو دل کرکوکی با آوای که راست خود گل مدابیتن برز اندازیار فریدون خیراتش و کردستان 24 برز اندازیار فریدون زنگنه سلاسان لبتوم کاتتان باش شکو کرکوشیکان ئەڵێن ئەو شەقامی کە نایە ناوە دوو کوڕ و باوکەکە کە کەمتر لە کیلۆمەترەکە و بۆ 7 مانگە تا ئێستا بۆ تاو نەکراوە. بەڵێ پێشێکی سوپاستان دەکەم ئەم کاتێ ئێوە بینەران باش هەموو ئەو هاوڵاتێ بە ڕێزانە مافی خۆیانە داوای بابەتی خزمەتگوزاری لە سەرۆک شارەوانی بکەن بە تایبەتی ئێمەش بەدواداچوون بۆ ئەو بابەتە ئەەکەین ڕۆژانە من خۆم یان ئەندازیارەکان یان سەرۆکی بەشەکان دەرەچینە سەر پرۆژەکان کەم تا زۆر ئێمە ئاگامان لە هەموو پرۆژەکان هەیە بە تایبەتی ئەو پرۆژەی کە ئێوە ئاماژەتان پێ کردو لە راپۆرتەکەتان باسی ئەو پرۆژەیە ئەەکەن ئەبێ بزانن ئەو پرۆژەیە پێش ئێستا بۆ دواکەوتووە من لەسەر داوای ئەو بەڕێزانە خۆیان کە چەند جار هاتن بۆ شارەوانی و منش چوومە خزمەتیان بۆ شوێنی کارەکە کێشەی ئەوە هەبوو پانکردنەوەی ئەو با بڵین جادەیە بۆ ئەوەی بە تەسمیمی ئەو شوێنە دروست بکرێ دیارە ئێمە چەند گرفتێک هەیە ئەوانە کەس ئاماژەی پێناکای کێلەوانە لە بیدایەتی فیلکەی ئەخوانەوە کە مزگەوت ئەخوانی چێکە لە مزگەوتە ئەو مزگەوتە ناوبانگانەی توراسیە لە کەرکووکە ناو سەدای خۆی هەیە و بەرامبەری مزگەوتەکەیش معمل بەفری ماڵ ئەحمەد شاتری پێڵێن و بە تەنیشتەوە مەکتەب و ڕەوزە هەیە ئەمانە خۆی لە خۆیان گرفتن ئێمە وەکو شارەوانی ئەبێ ئستیملاکی بکرێ دوای ئەوە ئەوانە ئیشی تیا بکرێ بابەتی ئستیملاکیش خۆتان نەزانن بەغا بە هەموو شێوەیەک لەگەڵ شارەوانی کەرکووک کە تاکە شارەوانیە لەسەر ئەستۆی عێراق لەسەر ئەستۆی بابەتی با بڵین پارە و هەموو بابەتەکانی لەسەر ئەستۆی وەزارەتی داراییە ئەوانیش بە چاوێکی بە شێوەیە سێر کەرکووکەکەن درێغی لە هەموو لایەکەوە لەسەر کەرکووکە بۆیە ئەو پرۆژێ وای لێ هات 3-4 مانگێک لەسەر داواکاری ئەو خەڵکە بەڕێزە بۆ ئەوەی بە شێوەیەک دروست بکرێت کەمترین زەرەر و زیان بەو خەڵکانە کە با بڵین زیادەڕۆن لەسەر ئەو مەساری جادەکە چەند جارێک سەنتەرلاینی ئەو جادەیە خۆم لەگەڵانە ڕۆشتم بە شێوەیەک بێ هەموو لایەک ڕازی بێ و جادەکەیش دروست بکرێ بۆ ئەوەی خەڵک بە عام سوودمەند بێ لێ بەڵام ئێمە کە ئەڵێ تاخیر ئەبێ ئەمە مودەی هەیە ئەم پرۆژەیەک دووەم شت ئێمە تەعاڕوزات هەیە بۆ نمونە کە ئەو جادەیە پان کرایەوە چەنەها عەمودی کارەبا لە ناو ئەو جادەیە ئەبێ لا بچێ ئەمە ئیشی داری کارەبایەکێکە لە تەعاڕوزاتی ئەو ئیشە دووەم شت ئێستا ماوەی 3-4 ڕۆژە خەڵکی داوای ئەوەیان کردووە کە لاینێکی ئاو 400 مترە ئێمەش بە داواکاری لەگەڵ نووسراو لەگەڵ دایری ئاوە ئەو داواکاریەمان بۆیان جێبەجێ کردووە ئێستا لەم 2 ڕۆژەیە ئەبێ بە 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەو ئاوە تەواو بێ دوای ئەوەی ئەوان دەسی پێکەن ئێمە لە کات و ساتی خۆیان بە تەواوی تەواوەکەین ئێمە نزیکەی ئەتوانم بڵێم 160 لە با بڵین جموجۆری ئەو ئیشە ڕاگیرا بە فەرمی لەبەر ئەوەی ئیشی تەعاڕوزات زەنگەنە هیچ ئیشێک نییە لە کەرکووکە تەعاڕوزاتی تێنە بێ زۆر بەکەمی زۆر باشە ستانداردی ئیشەکە وایە لە سەراستی جیهانیش پێشتر ئەو ئیشە تەکنیکەکان دەبێت تەواو بکرێتن بابەتی ئیستیملاکە ئیتفایە پەیوەندیە لەگەڵ بەڕێوەبەراتەکانی کارەبا یان هەر بەڕێوەبەراتێکی ترە دواتر دەست بە ئیشەکە بکرێتن بۆ ئەوەی خەڵک زەرەرمەند نەبێتن ئێستا جادەکە وا لێ کراوە کە خەڵکەکە زەرەرمەندە پرسیارەکە لێرە ئەوەیە کە ئیشەکە کرایە سەبوویتە واقع حاڵ کەی تەواو دەکرێتن کەی ئەم جادەیە هاتوچوو تێدا ئاسایی دەبێتەوە بۆ ئەوەی خەڵکەکە دەست بە ئیش و کەسابەتی خۆی بکاتەوە ئەنی سەقفێکی زەمەنیتان هەیە کە کاتەکە دیاری بکەن لەم کاتەیە تەواو دەبێت بۆ ئەوەی خەڵکەکە ئێستا کە تەماشات بدەکەن وەک بری مژدەیەکی خۆش بێت بۆ ئەوان بەڵێ ئاماژەی جەنابەت لە شوێنی خۆیەتی بەڵێ ئەبێ ئەو شتە تەکنیکیانەی کە تەقاتوعیان تەعاڕوزە لەگەڵ ئەو پرۆژەیە ئەبێت تەواو بکرێت ئێمە بنیەی تەحتی ئەو شوێنە بە تەواوەتی نادیار بوو دوای ئەوەی دەست پێکرا ئەم شتانە کە هەڵیدا ئێمە لە کاتی پرۆژەکانە نووسرامان بۆ هەموو دائیرەکانی کە تەعاڕوزیانەیە کردووە و ئیشەکەیش 160 وەکو ئاماژەم پێدا
ڕاوەستا و مدەی پرۆژەکە 250 ڕۆژ بوو بەڵام لە 160 کە ئەوەستێتەوە ناتوانانی ئەو ئیشە بڵێ 250 ڕۆژ. ئێستا من کە ئەمڕۆ خۆم چوومە لەگەڵ ئەندازیارەکان و بەڵێندەرەکە و مەسئولی بەشی پرۆژەکان قسەم کردووە لەسەر ئەو بابەتە لەگەڵ دایرەی ئاوا دایرەی ئاو 1-2 ڕۆژتر دەست بەکارە بن ئەو بابەتە تەواوکەن دوا بەدوای ئەوە هیچ کێشەیەکیان نییە ئەبێ بە زووترین کات لە پێش ماوەی دیاریکراو تەواو بکرێت چونکە تۆ لێرە 160 کە وەستا بێ ئەو مدەی ئیزافە ئەکرێتە سەر مدەی کە دانراوە بۆ یاسایی خۆی ئەگەر ئەو بەڵێندەرە 1 ڕۆژ دوا بکەوێ هەموو ڕۆژێ غەرامەی خۆی هەیە چەند ڕۆژ ئەگەر لە مدەی خۆی تێپەڕێ ئەوەنە ڕۆژ غەرامە ئەکرێەوە ئەچێتە باگلیستەکرێ لەبەرەوەی بلاگلیستەکرێ لەبەرەوەی ئەو پرۆژەیە لە کاتی فەرمی خۆی تەواو نەبووە. بەڵێ بەڕێز ئەندازە فەرەیدون گلێ و گازندەیەکی زۆر لە گەڕێکی کوردەکان هەیە دانی کوڕانی کە گەڕێکی کوردن کە هیچ پرۆژێکی خزمەت گوزاریان پێناکە نە ئاو نە ئاوەڕۆ نە پاکردنەوە نە خێرتاو و بیانووی داری کەرکووکیش بەردەوامەوە بۆ کە بەشێکی زۆری ئەو گەڕەکانە گوایە زیادە ڕۆن. هۆکاری نەگەیشتنی خزمەت گوزاری بە گەڕەکە کوردیەکان چییە؟ بەڵێ من ئەتوانم وەڵامت بەم شێوە بدەمەوە ئەمەیان بەڕاستی گوناحە بەو شێوەیە باز بکرێت بڵێ هیچ خزمەت گوزاری نەکراوە. ئەگەر مەجالم بدەی من بە تەفسیلی سەبۆت باسەکەم من خۆم لە 2020 بەدواوە دەست بەکارمەوە سەرۆکی شارەوانی پێشووی خۆم لە 2017 تاکو 2021 چووکە لە 20 هەمووتان ئاشنان بەوەی کە ئقراری موازنە لە پەرلەمان نەبووە واتە هیچ پارێ بۆ پرۆژە لە عێراق بە گشتی تەرخان نەکراوە. یعنی لە 2017 تاکو 2021 من تەحەدا ئەکەم 1 سانتیمەتری مربع لە هیچ شوێنە ئەو گەڕەکانی کە جەنابەت ئاماژەی پێکی گەڕێکی کوردی ئەوانەی کە گەڕێکی ناچار بوونە زیادە ڕۆی بکەن ئێمە پیانە بە زمانی هەندسی ئێمە پیانڵین مەناتق محاذیە کەواتە دروست کراوە دوای 2023 لە 2017 تا 2021 1 سانتیمێک ئیش نەکراوە. لە 2021 یەکەم جاکە من وەکو سەرۆک شارەوانی بەشدار بوومە لەو دانانی پلانی یان خوتەی پرۆژەکان لە شارەوانی بۆ محافظەی لە محافظەی کەرکووک بە تایبەتی بۆ داری شارەوانی فشارم خستۆ سەر محافظە کە نابێ من وەک سەرۆک شارەوانی کەرکووک کوردم و ئەو گەڕەکانە پشتگوێ بخرێت بە هیچ شێوە قبول ناکەم. تەنانەت باسی ئەویان کرد لە محافظەوە کە تۆ ئەگەر ئەمە بە نووسراوی فەرمی منع کراوە نابێ ئیش بکرێ. من وتم ئەگەر عقوبەش بدرێم شانازی پێواکەم ئەبێ ئەو خەڵکو کەس و کارانەی کە لەو منتیقانن من وەک سەرۆک شارەوانی خزمەتیان پێ بگەێنم و دەست بە سەب و قیرتاوکردنیان بۆ بکەین و خۆی شوێنەکان ئەدوێن و شاید حاڵن کە دووسایدی سەرچنار کە ئێستا خەڵک فەخری پێواکە لەو منتیقەیە دووسایدی بارودخانە و دووسایدی پەنجاعەلی و دووسایدەکانی تر و ئەو شوێنانی کە ئێستاوە ئەچنە بواری جێبەجێکردنەوە هەر هەمووی ئێمە فشارمان خستووە ئەو کۆڵانانەی کە لە گەڕەکە کوردیەکان سەبەکرێ هەمووی ئێمە ئیشمانتیا کردووە و داتا ئەتوانم پێتان بڵێم لە ڕێی چاوی کامێراکەی خۆتان لە 700,000 متر دووجار زیاتر ئێمە 750,000 تا ئەمڕۆ ئێمە ئیشمان بۆ گەڕەکە کوردیەکان کردووە و ئەمە ئازایی نییە ئەمە یەکێکە لە واجبەکانمان کە بۆ ئەو خەڵکە خزمەتمان گەیانەوە. باشە دەڵێ ئەمە واجبێکە لەسەر شانمانە بۆ خەڵکی ڕاستی کەمەوە ئەو پرسیارەی ئێوە جەناب دەڵێ ئەمە واجبێک ببوورە دەنگت تۆزە کزە جەناب دەڵێ ئەمە واجبێکە کە جێبەجێ دەکەین ئەوە وەکو منەت پێفرۆشتنێک نییە بە خەڵکەکە بەڵام ئەوەی جەنابەت باز دەکەی دەبێت لە ئاست و محاتی خەڵکەکەدا نەبێتن چونکە کەرکووک خۆ دەزانی شارێکی دەوڵەمەندە سەرزەوی و بنزەوی کەرکووک هەمووی زێرە دەبێت کاری زیاتر بۆ کەرکووک بکرێتن هێشتا حافزی کەرکووک نیم بە قوربان دەزانم من سەرۆک شارەوانیم من سنووری بابەت بۆ دەزانم جەنابەت بەڕێوەبەری شارەوانی ئەمر بەدەست من نییە باڵام بابینە سەر بابەتەکەی خۆمان وەکو بەڕێوبەری شارەوانی سەلاحیەتی ئەوەتان نییە کە هەوڵ بدەن ئەو خەڵکەی کە لەم جووسایدەی کە ماوەی 7 مانگە دوا کەوتووە یان کاری تێدا دەکرێتن خەڵک تێدا زەرمەندی سەرەکیە هاوڵاتی هەوڵ بدەن کە لایەنێک دروست بکەن دواتر لایەنێکی تر دروست بکەن بۆ ئەوەی خەڵکەکە بگەڕێتەوە سەر ئیش و کارەکانی خۆیان. ئەوە
ئیشی من نیە ئیشی دایرەی ئاوە ئەخە کێشەی ئێمە ئەوەیە دایرەی ئاوەڕۆ کە مەجاریە لەگەڵ ئیشی دایرەی شارەوانی کە لە مرکزی شارە لەگەڵ ئیشی دایرەی ڕێگاوبان کە دەرەوەی سنووری شارەوانی کەرکووکە هەمووی تێکەڵاوەکەین من دایری ئەو ناتوانم ڕێ پێپشاندەم بەو شێوە بیکە ئەوە ئیشی خۆیەتی ئەویش با بڵین مخەتەتەیە بە گوێرەی مخەتەتەکەی خۆی ئیشەکە بەیانی ئەو کەسانە کە ئەڕۆن کەسی تر دێتەوە ئەبێ لەسەر ئەو مخەتەتە کە دانراوە لەو شوێنە بکرێ بەڵام قسەکەی جەنابەت ڕاستە بەڵام خەڵکیش ئەبێ سەبر بەخۆی بگرێ ڕاستە ئێمە داوای لێ بردیان لێکەین ئەگە بووینەتە مای عەزیەتدانی ئەو خەڵکە بەڵام حاصل تەحسیل بەرژەوەندی ئەو جادەیە بۆ هەمویان ئەگەڕێتەوە بەهای دوکانە ماڵەکانیان زیادەکە ئێمە کە ئیش ئەەکەین گرفتیش هەیە گرفتەکان چارەسەرەکرێ و هەموو تەگەرەکان چاکەکەینەوە و ئەیخێنە سەرسکەی خۆی بەڵام من وەک ئاماژەمدا بە جەنابەت سنووری من وەک سەرۆک شارەوانی محەددەدە ئەگە پارە وەکو جاران بەدەست من بووایە وەک سەرۆک شارەوانی خۆم ئەمزانی لەکوێ سەرفیەکەم بەڵام من تا پرۆژەیەک بە زۆر و بە فشار ئەێنم بۆ گەڕەکە کوردیەکان واجبمە فەخری پێوە ئەەکەم بەڵام کەم تەرخەمیم نەکردووە درێغیم نەکردووە ئەتوانن لایەنەکان هەمویان ئەتوانن پەرلەمانتارەکان مجموعەیەکیان درێغیان نەکردووە لەگەڵ منە با بڵین بە هاوخەمی هاتوونە بۆ محافەزە داوایان کردو یەکێ لەو پرۆژانەی کە نزیکی ئەو پرۆژەیە لە بیدایەتی جسری علی عسکەریەوە بۆ جادە حەولەکە لەگەڵ یەکێ لە پەرلەمانتارەکان کە دکتۆر گەیلانە چوونەتە محافەزە سێجا بۆ ئەوەی مشکلی ئەو خەڵکە لەوێ حەل بکرێ کەمترین ماڵ زەرمەند بێەوە ئەو پرۆژەیەش دروست کرێ بکرێتە خزمەتی ئەو خەڵکە و جێبەجێ بکرێت بەڕێسەندا زافەرێدن وەکو ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە سپاس دەکەم کات زۆر کەم ماوە گرفتی خۆڵ و خاشاکیش لە گەڕەکەەکانی کەرکووک لە هەندێکیان هەیە و هەندێکیان گلەی زۆرەکەن لەوەی کە وەکو پێویست خۆڵ و خاشاکیان کۆ ناکرێتەوە و مەترسی لەسەر ژیانیان هەیە بەڕێزم گلەی کە لە منەکرێ ئەبێ بزانن هۆکارەکە چییە ئەبێ گلەی لەو کەسە بکرێت کە کاتی خۆی من 2020 هاتم لە شارەوانی دەست بەکارم وەک سەرۆک شارەوانی نووسراوێک لە وەزارەتی داراییەوە دابەزیوەتە سەر بۆ وەزارەتی شارەوانی لە وەزارەتی شارەوانی شۆ خۆتان نەزان بە سلسلەی مەراجع گەیشتوتە من ئەڵێ سەرۆک شارەوانی کەرکووک بۆت نییە لە 200 میلیۆن زیاتر جاران بە ملیارێک و 200 مانگانە ملیارێک و 200 میلیۆن تەرخانەکرا بۆ بابەتی پاکردنەوە بۆ مانگێک کرا بە 200 میلیۆن ئایا ئەو کاتێش خۆ وەزیری دارایی کورد بوو بۆ ناتە جواب لەسەر ئەو بابەتە کە من هەموو عێراقم تێگەیان کەس نەما لە سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆک وەزیران و هەموو وەزیرەکانی کە پەیوەستن بەو بابەتە هەموو پەرلەمانتارەکان محافەزە هەموو جهەتەکان ئەوانەی جهەتی تەنسیقی و غێری تەنسیقیە بۆ ئەوەی بابەتی کەڵکبوونی خۆڵ و خاشاک لە شارەکە نەبێتە کێشە و گرفت و ژینگەی ئەم شارە زۆر باشە بەڵام هامەتیە بۆ جەنابەت ماوەی 3 ساڵێکە کە سەرۆکی شارەوانی کەرکووکی هەوڵداوە کە یادداشتێک بەرزکەوە بولانی پەیوەندیدار بوو چارەسەری ئەم کێشەیە کە خۆ دەڵێ نازانم لە ملیارێک کەمتر کرایتە 200 میلیۆن ئەوەی چارەسەری ئەم کێشەیە دا چوومەتە بەغا کاکە بەڵێ من 58 دا چوومەتە بەغا هیچ جێگایەک نەماوە هیچ دەرگایەک نەماوە کە ڕەبتی بەم بابەتەوە بێ لێم نەدابێ بەڵام بەداخەوە کەس تا ئێستاکە حەلی نەکردووە هەموو کەسێک ئەوەی کە ڕەبتی بەم بابەتەوە لە سەر و کۆمارە و بەخوارەوە هەمووی بینیوە کەس ئەم بابەتی حەل نەکردووە و ئەمەیە دووباتی کەمەوە ئەو کاتێک کە ئەم بابەتە پارەی بڕا پارەی کەرکووک بڕا وەزیری ئەو کاتە کورد بووە ئەبوایە ئەو نێڵاوە بچکە کەرکووک تەنها شارەوانیە لە عێراقا لەسەر ئاستۆی وەزارەتی دارایی بەڵام دەڵێ وەزیری دارایی کورد بۆ نەیتوانیوە سەرۆک کۆمارت بینیوە کە ئەویش نەیتوانیوە کەواتە بابەتەکە بابەتێکی سیاسیە سپاس با خەڵک کەرکووک بزانێ بەڵێ کەس نەیکردووە سپاس بەڕێزدا زیاد فرەیدون زەنگەنە بەڕێوەبەری شارەوانی کەرکووک لە کەرکووکت گەلمەوەی سپاس بۆ بەڕێستە